أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله نور السماوات والأرض، مثل نوره كمشكاة فيها مصباح، المصباح في زجاجة، الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية، يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار، نور على نور، يهدي الله لنوره من يشاء، ويضرب الله الأمثال للناس، والله بكل شيء عليم. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال، رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة، يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار، ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله، والله يرزق من يشاء بغير حساب. صدق الله العظيم. بناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن میهرەبانی و سڵاوی خوا بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەموو لایەکدا. خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆ لە بەرنامەی باس و خوازدا لەگەڵ گەنجێکی ڕۆحسووک و پڕ لە نور و ئیلهامی خوایی پێتان دەگەمەوە و ساتێک دەتوانین لە ڕێی ئەم بەرنامەیەوە ئارامی و ئاسوودەیەک بە ڕۆحی خۆمان و ئێوەی ئازیزیش ببەخشین لە ڕێی وەحی و پەیامی خواییەوە بە دەنگە خۆشەکەی میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز. گەنجێکی 17 ساڵ توانیوێتی ببێتە یەکەمی هەموو عێراق و 17هەمین کەس لەسەر ئاستی تەواوی دنیادا بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و لە ئێستادا تەواوی قورئانی پیرۆزی یا هەموو پەیامی خوای لە دڵ و دەروونە پاکەکەی خۆیدا جێ کردوتەوە و هەڵگرتووە. بەڕاستی شانازیە بۆ نەوەکانی سەلاحەدین ئەیوبی، بۆ کوردی موسڵمانی ستەمدیدە کە بتوانێت لە ڕێی پەیامی قورئانەوە مەزڵومیەت و نەهامەتی و چەرمەسەری و پاشان زیرەکی و باوەشکراوەیی کورد بۆ پەیامی خوای گەورە بگەێنێ بە تەواوی دەوڵەتان و نەتەوەکانی جیهان. میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز ئەم گەنجە ئازیز و خۆشەویستەیە کە توانیوێتی لە شاری خەرتومی پایتەختی سوودان و لە پێشبڕکەی نێودەوڵەتی خەرتوم بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز ببێتە یەکەمی هەموو عێراق و 17هەمینی وڵاتانی دنیا و تەواوی قورئانی پیرۆز هەم بە لەبەرکردنێکی جوان هەم بە دەنگخۆشیەکی ناوازە بتوانێت قورئانی پیرۆز هەمووی لەبەر بکا و بخوێنێتەوە. ئەمڕۆ ئێمە لەگەڵ زۆر بەڕێز بەختەوەر بەهادین قورئان خوێنی نێودەوڵەتی باز لە گرنگی قورئان لە فیستیڤاڵەکاندا و گەیاندنی پەیامی ستەمدیدەیی و موسڵمانەتی گەلی کورد بە تەواوی دەوڵەتانی دنیا دەکەین. زۆر زۆر بەخێر بێی بەڕێز مامۆستا بەختەوەر بەهادین و
ستۆدیۆی بەرنامەی باسوخواست ڕازاندەوە. زۆر سپاس بۆ ئەو سپاس بۆ ئەم دەرفەتە زێڕینەوەی یاخوا بەخێر بێ. سەرتا پێم خۆشە هەر باسێک لە ژیانی خۆت کاکە بەختەوەر 17 ساڵە چۆنی ساڵی چەند لەدایک بووی چیت خوێندووە و چۆن کێهاندەرت بۆ لەوەی کە پەیامی خوای گەورە کە باشترین و ڕاستترین پەیامە لە نێو سنگ و دڵ و دەرونی خۆتدا جێ بکەیتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە جەنابتان پێتان بەخشین. سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆنیەتی دەستپێکردنی من بۆ لەبەرکردنی قورئان چۆن بوو. سەرەتا کاتێک کە من تەمەنم مناڵ بوو ینی لە بیدایەتی تەمەن مەبوون لە تەمەنی 4-5 ساڵیدا دایک و باوکم ئەو ویرد و زیکرانیان پێ لەبەردەکردم کە سەرەتایین و ڕۆژانە بەکاردێن بوو نەزیکری خەوتن زیکری لە خەوەستان چوون بۆ مزگەوت ینی ئەلەم بابەتانە. الحەمدوللا زانیان کە من تاقەیەکی زۆر باشمەیە بۆ لەبەرکردن بۆیە بڕیاریاندا کە ئەم لەبەرکردنە بچێتە قۆناغێکی ینی وەکوڵێ بەرزتر و باشترەوە کە ئەویش لەبەرکردنی کۆتا کەلامی خوای گەورە بێت کە قورئانی پیرۆزە. بۆیە الحەمدوللا من لە تەمەنی 8 ساڵ و نیویدا دەستم کرد بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و والحەمدوللا لە تەمەنی 12 ساڵیدا سوپاس بۆ خوای گەورە تەواو هەموو قورئانی پیرۆزم لەبەر کرد. سوپاس بۆ خوای گەورە و هەروەها ئەوەشم بیر نەچێت کە الحەمدوللا ئێمە ینی بڵین الحەمدوللا من تەمەنم ینی موالیدم 2001 وەک جەنابەت ئاماژەت پێدا و هەروەها الحەمدوللا ینی بچووکترین حافظی قورئانم لە هەموو عێراقدا. سوپاس بۆ خوای گەورە. خوای گەورە سەربەرزت کە و دایک و باوکیش دەمیشە نمونەیان زۆر بێ بۆ کۆمەڵگەی کوردی کەواتە دایک و باوک بەدیری جەنابەت چ ڕۆڵێکیان هەیە لەوەی کە هەمیشە گوتراوە دایک مەدرسە و مەکتەب وەکو لە قوتابخانەی یەکەمە بۆ پەروەردەکردنی منداڵ. بەدیدی جەنابەت دایک و باوک چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە منداڵەکان بگەن ئەوج و لووتکەی سەرکەوتن لە هەر بوارێکا کە خۆیان بیانەوێ؟ بەڵێ ینی خۆی سەرەتا ئەبێ ئەوە بزانین کە تەمەنی ئینسان ئەبێ بە چەند قۆناغێکەوە. یەکەم قۆناغ لە تەمەنی 30 ساڵیەوە بۆ 18 ساڵی تەمەنی حیفزە تەمەنی لەبەرکردنە و دوای ئەوە ئەچێتە مەرحەلەی فەهم ینی ئەگەر یەکێک وەکوڵێ بۆیە ئەفەرمون ینی العلم في الصغر كالنقش على الحجر بەڵام لە گەورەیە العلم في الكبر كالنقش على الماء کەواتە تەمەنی منداڵی تەمەنی لەبەرکردنە. ینی تەسەوڕەکەین لە هەموو وڵاتانە ینی سێریەوە نەکەین کە لە وڵاتەدا زۆر الحەمدوللا گرنگی ئەدرێ بەڵام لە چە وڵاتانی تردا هیچ شتای نەگەیشتنەوە ئەو ئاستە چونکە ینی ئەوان هەمووی بەس شێواز و ستایل و وەکوڵێت تەریقەی وڵات یانی هەموو وڵاتەکە لەسەر یەک شێواز دەڕوا. جا بۆیە دایک و باوک نەک گرنگترین و سەرەکیترین بەڵکو هەموو ئیشەکە لە دەست دایک و باوکدایە دوای فەزلی خوا. بۆچی؟ چونکە ینی ئەگەر بە نمونەیەک باسی لێوە بکەین لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی شێخ فەهد کەندەری کە بەرنامەیەکی هەیە بڵین مسافر مع القورئان ئەگەرت بە هەموو وڵاتانە و ینی هەموو تەجروبەکانیان و حافزەکانی ئەو وڵاتانە دێن مقابلەیان دەکات. لە یەکێک لەگەڵ دانەیەکیانە کە مەغریبی بوو لی پرسی ینی باوکەکە قسەی بۆ شێخەکە کردەوت ئێمە لە ئەمریکا بووین پرسیان چوین بۆ مەرکەزێکی قورئانی سێرمان کرد ئەو ڕۆژە ئێمە لەوین کۆبوونەوەی دایکان و باوکانە. ئەمیش وەکو بڵێ لە دوورۆ هاتووە حافزە ئەمانە تۆزی قورئان و شتیان پێ خوێند وتر ئەوانیش پێی سەرسان بوون ئەمانە وتیان ئێمەش حەزەکەین ڕێگایەکمان پێ بڵێ کە مناڵەکانی ئێمەش وەکو تۆیان لێبێ. ئەویش وتی ئەگەر ئەتانەوێ مناڵەکانتان وەکو منیان لێبێ ئەبێ ئێوەش وەکو دایک و باوکم بن. کێشەکە لە مناڵەکان نییە کێشەکە لە دایک و باوکانایە. هەیە ئەڵێ بۆچی پێی لەبەرکەم مناڵە نایەوێ نەخێر ئەمە تەمەنەکەیەتی چونکە کە گەورە بوو مەشاغیلی دنیا غەم و ئەم شتانەی هەمووی زۆریەتە پێش لەوانەیە نەتوانێت لەبەریکە. الحەمدوللا دوای فەزلی خوای گەورە سەرەکیترین و گرنگترین و ینی بەقەوەترین هۆکار کە وای لە من کردبێ کە قورئان لەبەرکەم دایک و باوکم بوون الحەمدوللا و هەروە هیوادارم خوای گەورە تەنها ئەوە ناتوان بڵێم چونکە ئەو تعبیرە لە دڵمایە وەسف ناکرێت. ئەوەندە ئەڵێم کە خوای گەورە بە تاجی زێڕین ئینشاءالله لە قیامەتدا پاداشتیان بداتەوە وەک ئیمامی شاطبی دەفەرمێت هنيئا مريئا والداك عليهما ملابس أنوار من التاج والحلى فما ظنكم بالنجل عند جزائه أولئك أهل الله وصفوة الملا. كالقيامة يعني
ئەو تاجە لە تاجی بڵین لە ڕۆشنایی تینی خۆر زیاترە تینەکەی کە لەو ڕۆژەدا الحەمدلله ینی تاقمانی قورئان ئەوانەی کە قورئان لە بەرەهم ئەهل الله وخاصته ئەوانە ئەهلی خوای گەورەن لەژێر سێبەری خوای گەورەدان کە لەو ڕۆژەدا هیچ سێبەرێ نییە ئیلا سێبەری ئەو نەبێ بۆیە بەڕاستی دایک و باوک هەموو شتێکە لە دەست ئەواندایە پێویستە هەر لە سەرەتاوە ینی چەندە کەس دەبینی دوایکە پەشیمان بێت وەڵی خۆزگە منیش تازە بە منداڵی بم کردایە بەڵام بڕۆی بۆیە داوا لە هەموو دایکان و باوکانەکەم کە هەر وەکوڵێ هێشتا ئێسش زووە هەتا مناڵەکە تەمەنی بچووکتر بێ ئەتوانی زیاتر شتی پێ لە بەرکێت ئیستیعابی زۆر زۆر بەهێزە لەو کاتەدا لێرەوە چه پەیامێک دەیە چه دەستخۆشیەکە دەیە چه بۆ منە هەڵوێستێک دەیە لەبارەی دایک و باوکتەوە دەتەوێت چیان پێ بڵێ وەک پێشی ئەمەژم بێدا هیوادارم خی گەورە بە باشترین شێواز ینی پەداشتێم بداتەوە چونکە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەم قورئاندا بەڕاستی شەو نخونیمان لەگەڵ کێشاوە یعنی تەسەوڕەکەی ئێمە لەگەڵ ئێمە چوین بۆ سەیران تەنانەت لە سەیرانیشە قورئانەکەمان بردووە لەگەڵ خۆمانە ئەو مصحەفەمان پێ بووە ینی ئێمە لە سەیرانە بووین لە خۆشییا بووین یعنی ماڵ خۆمان لە بەهاران ئاچتە دەرەوە لە هاوینانە لە هەر کاتێک ئێمە چوین بۆ سەیران قورئانەکەشمان پێ بووە قورئانەکەشمان پێ بووە چوینت ئەولاوە مڕاجعەکەمان لەبەری تازەی ئەو ڕۆژەمان هەمووی حیز نەوەساندووە اینجا وەکوڵێت چ جایگا بە ئیمتیحان و یعنی شتە ضرورەکان یعنی بۆ سەردانی بۆ هەموو شوێنی پێم وابووە سەردانی دووریش هیوادارم خی گەورە ئینشاء الله بە باشترین شێواز پاداشتیان بداتەوە چکە بەڕاستی ئەوانی زۆرمان بوون لەگەڵما یعنی باوکم و دایکم هەردووکیان یعنی الحەمدلله ئەو بەسیرەتیان نەبوو پێشتر بۆ ئەوەی کە ئێستا الحەمدلله لەبەرەوەش ینی ئێمە هەر لەگەڵ مناڵەکانی ئەوکو لەگەڵ براکانی لەگەڵ براکی تریشمە هەروواکەین ینی هەر بۆ ڕێگای منە ئەچینەوە ئینشاء الله ئەمانەوێ ئەویش هەر بۆ شێوازی لێ دەرچێت خی گەورە ئەویش بکاتە نمونەیەکی بەرچاو بەڕێز وەکو جەنابتان بەدەر لە دایک و باوک چ کەسێکی تر ڕۆڵی هەبوو لەوەی کە جەنابتان بەم لووتکەیە بگەن ببنە کەسێکە هەموو قورئانی پیرۆز بە دەنگخۆشی و بە جوان خوێندنەوەش لەبەر بکەن و وەکوڵێ هیچ شوێنێک نەمێنێتەوە کە تۆ قورئانی پیرۆز لەو شوێنە لەبەرت نەبێ بەڵێ خۆی سەرەتا و باسکەین کە هەنێشت هەیە لە پێش لەبەرکردنی قورئان ئەبێ هەموو کەس بیزانێ کە پێیان وترێ القواعد الذهبية في حفظ القرآن الكريم یەکێ لەوانە دیاریکردنی شێخێکی متقینە یعنی مامۆستایەکی زۆر بەهێز و زۆر باش لە تەجوید و لە حفظە بۆ ئەوەی هەڵەکان بۆ ڕاستکاتەوە جا بۆیە ئێستا ینی ئەگەر باسکەین لای خۆمان ڕێکخراوی پێ ئەڵین کە لە وڵاتانی تر هەرێک و ناوێکی هەیە لای خۆمان ڕێکخرا و بنکەی قورئان لەبەرکردنی پێوترێ ئێمە الحەمدلله ساڵی 2008 پورەی زۆر خۆشەویستم ینی بەدایکمی وتبوو بە بەختەوەر ڕاستە لە بەرەکات بەڵام لای مامۆستایەکی چاکیش بێت هەرمووەکو مراجعەش بۆ وایە بووی بیبین بۆ ناوەندی مەولەوی بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆزکە ئەوسا ناوەندی مەولەوی بوو ئەمە 3-4 ساڵێکیش بۆ بە ڕێکخراوی ئیقرا لە شاری هەڵەبجەی بەڵێ طبعا توێن بە بیبین بۆ ئەوێ بۆ ئەوەی ینی مراجعەکەشی زۆر باش بێ الحەمدلله و ئەو مامۆستایانی کە زۆر یارمەتیان نەبوو مامۆستای من بوون مامۆستا نەوزەر مامۆستا مێهرەبان خاڵە و ینی شێخی زۆر خۆشەویستم بەڕاستی هەوڵێکی زۆر باشی لەگەڵاوم و هەروەها ئێستاش هەر لەگەڵمایەوە الحەمدلله من ئێستاش هەر وەکوڵێ هەر تەلەبەی ئەوم هەر لای ئەو وەکوڵێ ئەو شێخی منە و ئەو ینی بەڕاستی هەڵە و شتەکان بۆ ڕازەکاتەوە چونکە ئینسان کە حیفزەکەشی تاو کرد طبعا نەبێ تەجویدەکەشی هەر زۆر باش بێت چونکە ئەگەر ینی تەنها بە گۆڕینی فەتحەیەک هەموو ماناکانە گۆڕێت چ جا بگا بەوەی کە پیتێک بگۆڕیت چ جا بگا بەوەی کە ڕستەیە بیا وشەیە بگۆڕیت وێ ئەبێ هەمیشە مامۆسایەکی چاک و باشت هەبێ و من لێرەوە زۆر سوپاسی هەر هەموویانەکەم بە تایبەتی تر مامۆستا مێرەبان کە زۆر لەگەڵما بۆ یارمەتی زۆری شیاوە خوازای خێریان بداتەوە پێم خۆشە بە شێوازی تیلاوە جارێکی تر دڵ و دەروونمان ڕۆشن بکەیتەوە و هەندێ لە ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆزمان بۆ بخوێنی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس اذكروا نعمة الله عليكم
هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض لا إله إلا هو فأنى تؤفكون وإن يكذبوك فقد كذبت رسل من قبلك وإلى الله ترجع الأمور يا أيها الناس إن وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير الذين كفروا لهم عذاب شديد والذين آمنوا وعملوا الصالحات لهم مغفرة وأجر كبير صدق الله العظيم. دەنگ و دەمت خۆش بێ یاخوا مامۆستا بەختەوەر بەدەر لە قورئانی پیرۆز جەنابێت لە ئێستادا بە چیترەوە یان بۆ منە چ شتێکی تر گرنگە لە ژیان تاکە لەبەری بکەی و بەنیاز هەی لە داهاتوودا چ شتێکی تر هەیە تۆ لەگەڵ قورئانی پیرۆزدا لە دڵ و دەروون و مێشک و سنگی خۆتدا ڕێکەیتەوە؟ بەڵێ الحەمدوللا یعنی چونکە طبعا لە دوای قورئان وەکڵی ماذا بعد القورئان دوای قورئان ئەبێت چی بکەیت؟ الحمدلله من ئێستا يعني 500 حديثم لصحيح البخاري لبرم يعني لبركرني حديثها الحمد لله الروم لبريش كما الحمد لله وهروها متون علمية كان تنداني شام لبركة ضرورنو مثلا بوهر بواركة سلع العلوم الحديثة متني البيقوني لبركة سيشوار ديرا متني تحفة الأطفال من لبرة الحمد لله لبواري تجويد شخص يقدر متني جزريم لبرع الحملة صو نود يرى أويش يعني هل التجويد بلام توزي زياترة وهروا يسجل الحملة خريجي متني شاطبي من الحملة كهزار صو حفتا وسيد يرى أويش لبواري قراءتي سبعاية يعني يسأل الحملة زياتر دو صد يرم لبرة وهروها باجا والحملة أمويت متون علمي كان زياتر لبركمكو دور أمانة چونك يعني أمويت لو وراء وكوالي توزي زيادر خالبيته بقوي خزمتي شي باشكي وهروها الحملة من إجازي أم قراءتاني خوما كأي خوينين كقراءاتي 7 ناسرة وقراءاتي 10 معنى الحملة من إجازم لقراءاتي عاصمة هي بروايتي ورشو بروايتي عفو شعبة وحفظ كلاي دايشي زور خوشويسم طعام كردوه هروها لاي ما مصاي خوشويسم ما مصا ميربان إجازي روايات ورش عن نافع المدني مرقرتو والحمد لله دواي أوش قراءة كان يترخبنا إن شاء الله إن شاء الله ما مست بختور چون پارێزگاری لەم هەموو لەبەرکردنانە دەکەی قورئانی پیرۆز بۆ خۆی کتابێکی گەورەیە فەرموودەی پێغەمبەری خوا پاشان ئەم مەتن و تەواوی شتە عیلمیانەی کە جەناب ئاماژەت پێدا چۆن هۆکار چییە یام چۆن تۆ لە مێشکی خۆتدا هەمیشە بیان هێڵیتەوە بە زیدووی بەبێ ئەوەی وەکوڵێ لە لەبەرکردنی یەکێکی دیکەنە ئەوەی پێش ئەوت لەبیر نەچێتەوە خۆی لەبەرکردنی هەموو شتێک ئاسانە بەڵام چی قورسە مراجعەکەی قورسە چونکە مراجعەکە پێویستی بە خشتە و پلانێکەیە ئەبێت هەموو ئینسانی خشتەی ڕۆژی هەفتەیی مانگانی ساڵی هەبێت بۆ ئەوەی ئەو شتی کە پلین بدەنەوە بتوانین بە جوانترین شێواز لەبەریکە الحەمدوللا ئێمە دوای قورئان لەبەرکردن بە هیچ شێوازی نەوەساوین یعنی لە مراجعە چونکە ئەگەر یعنی مراجعەکە نەبێت بە هیچ شێوازی ناتوانی ئەو شتە پارێزگاری لێ بکەیت و هەروەها ئەگەریش يعني زۆر شتێکی زۆر گەورەیە و ئەمانە تو قورئان لەبەرکەی دوایکە بیر بچێتەوە گوناحێکی زۆر گەورەیە بۆیە ئەبێ بە هەموو
ڕێگاکان هەتا بتوانیت پارێزگاری لێ بکەیت. الحەمدوللا من بە هیچ شێوازێک وازم لە مراجعە نەهێنا و ناشیێنم، چونکە تاکە هۆکارە بۆ بیرهێناوە. هەروەها خوێندنەوەی تەفسیر و مانای ئاەتەکان زیاتریش ئەوەش دەتوانێت ئەو شتێکە لەبەرت کردووە بیزانیت، چونکە ئەگەر تۆ یعنی وەک باسمان کرد ئەگەر تۆ بەس لەبەرت بێت نەزانی ماناکەی چێ و ئیش پێنەکەی و کات بەعمل نایەت ئەبێت لەگەڵیشە ماناکەیشی بزانێت. لە کاک بەختەوە پێم خۆشە بچینە سەر ئەو فیستیڤاڵی ئەو پێشبڕکێی نێودەوڵەتەی وڵاتی سوودان لە خەرتوم باسێک لەم فیستیڤاڵە لەم پێشبڕکێمان بۆ بکەیت چۆنی بوو کە جەنابەت هەڵبژێردرایی تۆ چۆن خۆت هەوڵتدا کێ یارمەتی دەرت بوو باشتر باز لە ناوەڕۆک و شێوازی بەڕێوەچوونی ئەو پێشبڕکێمان بۆ بکەیت. سەرەتا ئەم پێشبڕکێی نێودەوڵەتیانە یعنی لە چەند وڵاتێک هەیە بۆ نمونە سوودان، ئیمارات، جەزائیر، کوێیت، بەحرین و ینی سعودیە، تورکیا، ئەردەن، ئەمانە هەم لەگەڵ چەند وڵاتانێکی ترا ئەمانە هەموو هەیەە. هەر یەکە و مێژوویەکی هەیە. بۆ نمونەوەی سعودیە 40 ساڵە هەیە، ئەوەی ئیمارات 20 ساڵە هەیە، بۆ نمونە ئەوەی سوودانەوە 9 ساڵی بۆ ئەم ساڵ. یعنی هەموویان هەموو ساڵێک ئەکرێت. هەر پێشبڕکێیەک خۆی داوەتنامەی ڕسمیان نێرێت بۆ وڵاتەکە، بۆ عێراق نێرێت، ئەتا بۆی نەنێرێت ناتوانێت لە خۆیەوە کەس بنێرێت، کە بۆی نارد ئەڵێ نوێنەرێک دوو نوێنەر ئەوە نەبنێرە. ئەگەر ئەو پەڕەکەی دوو نوێنەرە کەمەکەشی یەک نوێنەرێکە، ینی ئەگەر دوو نوێنەر بێ کوڕێک و کچێک. اینجا وەکوم دوایەوە ئیختیبارەکرێن. ینی ئێستا لێرە وەزارەتی ئەوقاف بڵین ئەوقافی عێراق مرکزێکی داناوە کە مرکز العراقی للقورئان الكريم، ئەمە هەڵاستێ بە ینی دانانی نوێنەرەکان و هەڵاستێت بە ئیختیبارکردنیان. والحەمدوللا من لە دوای دووسێ فلتەر و دوای دووسێ ئیمتیحان سوپاس بەخۆی گەورە یەکەمم لەسەر ئاستی عێراقات، چونکە ینی ئەگەر ئەوەش باسکەین بە چەند پێشبڕکێک ئەومان کردووە، ینی پێشبڕکێکە ڕوبەڕوو بووە، ینی ڕۆشتین مثلەن بۆ کەرکووک، بۆ سلێمانی مەسە ئەمانە لەوێ ئیمتیحانەکانمان کردو بۆ ئەوەی کە ینی ئەوان طبعاً یەکەم جار چەندەها خەڵک 200 نەفەر 300 نەفەر ئەبێ ئەمانە 1000 نەفەر بۆمە هەمووی پاڵفتەکەن کەمکەمیکەن و دوایەکە ئیلا لە ئەخیرا یەک دوانێک ئەمهێنێتەوە. بەو شێوازە ئێمە الحەمدوللا هەڵبژێڕین و پێشیانوتێن نابێت نەڕۆیت، چونکە ڕاستیەکەی کاتی پێشبڕکێکە ڕێک بزە بە ئیمتیحانی نیوەی ساڵ بوو لای خۆمان، ئیمتیحانی 60 یعنی ئەو ڕۆژەی ئێمە لێ بووین لێرە ئیمتیحان دەسی بێت، ئێمە ژاتینەوە لێرەش تاوا بوو، یعنی تقریبا لەو مەسافە بوو وتمان مثلەن ینی ئێمە شتێکی وایە ئیمتیحانات ئەمانە دوا بخرێوتێن ناکرێەوە چکە و پێشبڕکێ بە دێ کەس و ناوەسێ. و ئەم ساڵ ئەگەر باسی و پێشبڕکێیەکەین جائزة الخرطوم الدولية للقرآن الكريم ئەم ساڵ 9 ساڵی بوو. ئەم ساڵ ینی ئەم منافەسەی و ئەم پێشبڕکێی بە چی جیا کردەوە لە هەموو پێشبڕکێکانی عالەم، حتا ینی سەرۆکی لیژنە و ینی خۆیان ئەماژەیان بۆدا. ئەم ساڵ منافەسەیەکی زۆر بەهێز هەبووە، وەکوڵی منافەسەکە ئاگرین بووە. ئەم ساڵ 71 نەفەر بەشداری کردووە لە کوڕان و کچان 49 کوڕ 22 کچ لە 51 وڵاتی جیهانەوە، تە وڵاتە بۆ دوو نوێنەر هاتووە. و هەروەها تەمەن سنووردارە بە کوڕ، ینی لە 10 تا 25 ساڵ بێ، چکە پێشبڕکێ ترمان هەیە بۆ منداڵان لە 3 ساڵ تا 10 ساڵە، بەڵام پێشبڕکێی گەورە لە 10 ساڵی هەتا 25 ساڵی، بەڵام بۆ کچ وەکوڵێ فریە هەموو تەمەنێک دەتوانین بێ. ینی ئێمە لێ بینیمان هەبوو 11 ساڵ بوو، هەبوو 33 ساڵ بوو، ئاوا بە یەک شەو منافەسەیان دەکرد. ینی بۆ کچ ینی بۆ ڕێگەزیمە بڵین ئەو مەرجە نییە، بەڵام بۆ کوڕ هەیە کە ئەبێت 10 تا 25 ساڵ بێت. هەستت کرد کە کچان زیاتر توانا و توانای لەبەرکردن و زیان باشتریان نێرینە بە تایبەت. ڕاستیەکەی ئەو بە پی کەسەکەوێت، بەڵام ظاهرەن ینی چکە ئیمتیحانەکەش طبعاً وەک ئەزانین هەنەیە کچ تۆزێ زووتر بشڵەژێت، ئێمە لێشتی جووامان زۆر بینی، ینی ئەلحەمدوللا لیژنەکەش کەسانێکی زۆر باش بوون، مرونەتیان هەبوو، ینی هەبوو زۆر خراپە بوو، ینی یارمەتیان نەدا. بەڕاستی ئەوە زۆر مهمە، چکە بە حکمی بڵیلانێ هەنێ زیاتر بشڵەژێن، حتا ئەگەر باسی ئەو ئەوائیلە بکەین لەو ئەوائیلە سیانیان کچ بوون، ما باقی کوڕ بوون. ینی لە عێراقەوە چەند کەس بەشداری پێشبڕکێکەکەی کرد؟ هەر جەنابەت بووی؟ بەڵێ من لەگەڵ یەکێکی ترا بەشداریمان کرد کە کچێک بوو، بەڵام ئەم کچە خەڵکی کوێ بوو؟ ئەمە خەڵکی بەغا بوو. ئەم کچە 32 ساڵ بوو. ئەم کچە
پار یەکەم بووە قەرار بوو پار بچێت بۆ ئەم پێشبڕکێیە بەڵام پار بۆی نەکراوە و ڕەفزی کردووە بۆی ئەم ساڵ ناردیان کەواتە یەکەمی پار بووە بەڵام وەکو نوێنەری سەرەکی من بوو ئەویش هەر نوێنەری عێراق بوو بەڵام چی بووە ئەو پاری یەکەم بووە پاری یەکەمی بڵین ئەو پێشبڕکێی ناوخۆیە بووە لەوە ئەویان هەڵبژاردووە پێیان وتۆ بڕۆ ئەو ساڵە بۆی نەکراوە لەبەر هۆکارێک لە هۆکارەکان ئەم ساڵ ئەویان ناردووە لە باتی پارە و هەروەها ئیمتیحانەکەشمان بڵین ڕاستیەکەی ئێمە چوینە ئەوێ دووشتمان پێ نەوترا بوو سەرەتا ئەوە باسکەین کە چوینە ئەوێ یعنی تۆزی دانیشتن و ئیسراحەتمان کرد و ئەمانە هاتن بۆ لەماوتیانە بێ ئیمتیحانێ بکەن هەنی مەشتمان نازانین ئێستا هاتووین وشتیوەمان نەبیستۆ پێشتر و نەوتراوە لە لایحەکان نیە ئەمانە وتیان ئەبێ ئێمە اختیبارێکی تەمهیدیتان بکەین بۆ ئەوەی بزانین ئایا ئەم کەسە بەڕاست حافظە یان ئەو چکەوتیان وڵاتانی وا هەیە لە خۆڕا نوێنەرە نێرێت مثلەن کەسی زۆر چاکی دەست ناکەوێ هەیە زۆر باشە بەڵام ئەڵێ 20 جوزم لەبەرە لەو ئەڵێ مەسڵەن 10 جوزم لەبەرە ملاوە لەو لاشت دەم لەبەرە لەو ناوەڕاستە دەم لەبەر نیەکی ئەڵێ پرسیارم لەیا بۆیێتەوە ئەوان وتیان با اختیبارێک بکەین بزانین ینی ئەمان هەر بەڕاست حافظن الحەمدلله من دەرچووم لەوەیانە و لە 71 نەفەرەکە 66 مایەوە واتە پێنجیان سەر نەکەوتن ئیتر لەبەر چکەوتیشان ئەوانە بێت لە 4 پرسیار و 2 پرسیار زیاتر جواب نەیتەوە دەکرێتە دەرەوە ینی الحەمدلله من هەمووشم جواب زۆر باشیش بووین و هەروەها دووەم شت کە پێیان نەوتبووین لەبەرکردنی مفرداتی تەفسیری جوزئی 23 بوو واتە 180 تەفسیرەکەی بۆیە لەبەرت کردایە کە پێگاتوو لە سوورەتی ئەحزاب و فاتیر و سەبە و یاسین ئەم 4 سوورەتە بۆیە مفرداتەکەت لەبەر بووایە کە ڕاستی ئێمە ئەوەمە پێ نەوترا بوو والحەمدلله من لێ بە ماوەی شەو ڕۆژێک توانیم هەمووی لەبەرکەم الحەمدلله و ئەو نمرەشی کە لەسەری بوو دوایگە باسێکین لەسەر 100 دەرەجەکە 5 دەرەجە لەسەر تەفسیر بوو الحەمدلله من 5 لە 5 مێنا لە تەفسیرەکە سواز بۆ خۆی گەورە ینی هەر بەو شەو ڕۆژە الحەمدلله لەبەرم کرد چکە ینی وتیان بۆی ئیمتیحانی یەکەم داخڵ نییە ئەم تەفسیرە بەڵام بۆ ئیمتیحانی دووەم داخڵە 5 دەرەجەشی لەسەرە هەمووشی مفردات بوو بۆ نمونە ئەیوت مثلا فاتیریانی چی خۆی مانایەکی بۆ دانابوو مبدع و مخترع ئەوە ئەدگوت مثلا ئەیوت ئەم وشەمانای چێت و یەکسەر وشەکەی دەوت بەڵام وشەیەک بێت کە خۆی دیاری کرده بێت و لەو پێشبڕکێیەشدا لەو 66 نەفەرە مایەوە طبعا 50 نەفەر لەم 66 نمرەی 90 بەرەو سەریان هێناوە یعنی منافەسەکە زۆر بەقەوەت بوو حتا بڵین یەکەم 99.3 هێنا بوو چکە لەوێش یعنی بڵین ئەوانەی کەتر هاتبوون هەموویان خیبرەدار بوون طبعا الحەمد بەس من یەکەم جارم بوو بەشداریکەم ینی ئەوانی تر ئێستا ئەو یەکەمە باسیگەین 8ەم جاری بوو بەشداریکات زۆربەی زۆری ئەو وڵاتانە گەڕا بوو بەڵام لەبەرەوەی ینی خیبرەیەکی باشی پێیا کردبوو و هەروە ینی ئەچویت لە شوێنێکە بەم شێوازە دانیشتیت کۆمپیوتەرێکت لەبەردەسا بوو ینی پرسیارەکانی تیا بوو حاضر بوو بۆ کۆمپیوتەرەکەت دەستەنا بە پرسیارێکە و لە شوێنی ئیمتیحانەکە دانیشتیت لیژنەکە پێگاتبوو لە 4 نەفەر پێگاتبوو لە قاریئی نێودەوڵەتی و ینی قوڕا یەکێکە لە قاریئە مەشهورەکان شێخ عەبدوڕەشید سۆفی کە سەرۆکی لیژنە بوو و هەروە ئەندامانی لیژنە سالم زەهرانی و عەلی عەبدوڵڵاه العەلی و عەلی شایب ئەمانەش ئەندامی لیژنە بوون هەر یەکە و کۆمپیوتەرێکی تایبەت و خصوصی لەبەردەست خۆیان بوو یعنی نمرەکان دیاریکرا بوو لەو 100 دەرەجە 7 دەرەجە لەسەر حیفظ بوو 20 لەسەر تەجوید 5 سەوت و ئەدا 5 تەفسیر هەر یەکە و مەسڵەن بەشێکی لا بووە بە بچووکترین هەڵە بچووکترین ینی هەموو شتێک پێوەرەکان هەمووی دەرەجێ لەسەر بوو بۆ نمونە 16 دەرەجێ لەسەر بوو ئاەتێک بڵیت بە نیەتیەوەی ئاەتی پاشترت بیت بێتەوە دەرەجەت لێ ڕۆشتووە هەمووشی بە کۆمپیوتەر حساب کراوە یعنی وردەکارێکی زۆر و عەدالەتێکی زۆر عەجایبی پێوە دیار بوو ئێستا یەکەم ینی لە شوێنی وایە هەبوو ئێستا ئەو یەکەمە کە ئەم نەڵێم 9.3 ئەوە تەنها پۆینتی یەکەمێتی لە شوێنی وایە هەبووە پۆینتەکە کراوە بە 10,000 باشەوە بۆ ئەوی ئەم ینی جیا بکرێتەوە من خۆم بینیم ینی دەرەجەکان دوان 1 دەرەجیان هێنا بوو کە پێگاتبوو لە 94.6125
حتى لەوێ شەهر بە یەکەوە بوون ئەو دوانە پێنجەکەدا گۆڕاوە لە یەک پلەیا بوون هەردووشیان اینجا ئەو یەکەمە بوون لە 9.3 دووەمەکە 9.2 سێمەکە 9.8.3 دەرەجەی جەنابەت چەند بوو؟ بەڵێ دەرەجەی من 9.5 بڵێن 9.5 الحمد حەڤێمی هەموو سەر ئاستی جیهان یەکەمی پێشبڕکێکە بوو یەکەمەکە کوڕێکی مەغریبی بوو پێشتر ئاماژەمان پێەیە کە 9.3 هێنا بوو کوڕێکی مەغریبی بوو بەڵێ کاک بەختەوەر شێوازی ناساندنی یان بوونە پێشکەشکردنی قورئان خوێنەکان لیژنەکە بوو یا تۆ خۆت لەسەر مەنەسە ئەدگوت من فلانە کەسم لە چ وڵاتێکەوە هاتووم چ پەیامێک هەبوو لە ناساندنی کەسایەتیەکانە چۆن ئاماژە بە وڵات و شوێنی نیشتەجێبوونیانە درا لیژنەکە خۆیان خوێندەوە یعنی قایمەکەیان لابوو چکە ئێمە بەڵێ هیچ جەنابتان چۆنی ناسێنران بە خەڵک و بە ئامادە بوون بەڵێ پێشەوە عەفو ئەگەرەوە باسکەین 4 ڕۆژ بۆ ئیمتیحانی نهایی دانرا فاینەڵ کە پێ سێشەم 9 و 10 و 11 و 12 یەکی 2010 بوو هەموو شەوێک پێیانەوتین تۆ بەیانی ئیمتیحانت ینی قورئان بۆ کرد لەوانە بۆی کەس وەکۆڵی کەس گلەیی نەمێنێ قورئان بۆ کرد ئێمە تۆ بەیانی ئیمتیحانتە بەیانیەکە یا ئێوارەکەی هەمومان ڕۆشتین لە قاعەکە دانیشتین من ڕۆژی دووەم من بەرکەوت جالیژنەکەی خۆی ئەیخوێنێتەوە بۆ قائیمە حتا نییە ناوەکەی من کوردیە تۆزێ تێکەڵ و پێگەڵ کرابوو لە شوێنێکان نووسرا بوو بەختە وەر و یعنی ئەوچکە خۆمازین زیێنی کورد لە عەرەبیان نییە ئەوێ بەها لێ کاتی خوێندنەوەکەشە ینی شێخەکە شێخ عەبدوڕەشید سۆفی خوێندیەوەتی والآن ندعو المتسابق حتى لا يكردي ببختور بختورك بختور بهاء الدين أو رحمن من العراق فليتفضل مشكورا أبو الشوازة هم كسي كان بانكر فلاني كوري فلاني كوري فلان من دولة فلان أبو الشوازة هم بانكر يعني الحمد لله طبعا هو باسكن كإما بنيونري عراق شكا حتى إسا وكزاين كردستان والله تێکنێ ناشتوانێت هەرگیز چۆن توانیتان پەیامی موسڵمانێتی کورد بە تایبەت کە هەتا ئێستاشی تیا بێ تەنانەت لە ناوەندە ئیسلامیەکانیشا گومان لەسەر کوردێ لەسەر ئیمان و موسڵمانێتی کوردێ وە لە داهاتووشا هەر کورد کەوتۆتە بەر نەشتەری یان بۆ منە کۆمەڵێ هێرشی بە ناو دین و دژایەتیکردنی کورد چۆن جەناب بتوانیت هەم بە جلوبەرگی کوردیتەوە هەم بە ئاڵای کوردستانەوە هەم بە ناوهێنانی کوردستان و مەینەتەکانی کورد و موسڵمانێتی کورد پەیامی ڕاستەنێتی کورد بە گوێی ئەو ئامادەبوواندا بدەیت سەرەتا بێ و بزانین خەڵکی ئەو شوێنە زیاتر دەورە بینێت حتا بۆ نمونە ئێستا ئەگەر باسی پێشەوەی ئەو جوابی ئەو پرسیارەت بەمەوە ینی خەڵکی سوودان خەڵکانێکی زۆر بەڕێز و چاکن میوانانیان زۆر خۆشەوێت حتا ئێمە یعنی ئەو دەشەوە لەوێ بووین کە هەموو شتێک لەسەر خۆیان بۆ لە ئوتێل و نانخواردن لە هەموو شتێک تەنها ئێوارەی یەکەم لە ئوتێلانان خواردووە هەموو ڕۆژێک دەوڵەم جا ئەوەش دیارە دەوڵەتانی ئەفریقا بەعام یا ئەوە تا تاو فەقیرن یا ئەوە تا تاو دەوڵەمەندن هەموو ڕۆژێک ئێمە لە ماڵی دەوڵەمەندێک ئەم هەفتەیەک لە حافزە لەگەڵ لیژنەکە هەر کەسێک ژوەک و من مرافقم لەگەڵا وێسە من باوکو و مامۆستا میهرەبانم لەگەڵ بووە هەر کەس ئەو مرافقی لەگەڵا بوو بێ ئەمانە زیاتر لە 100 نەفەری کردووە هەموو شێوێ لە ماڵی دەوڵەمەندێک دعوەت بووین یعنی سەرۆکی ڕێکخراوەکە وتی ئەوان جەمیعەی پیاڵێن وتی هەموو ڕۆژێک گیان شەڕە لەسەر ئێوە ئەماڵێ بەخوا من مەطعەمم گرتووە ئەمی وارە لە ماڵ ئێمە و ئەمی ژەڵێ بەخوا بێ ماڵ ئێمە عاجزم یعنی ئەبەم شێوازە ئەوانی کە قۆرانیان لەبەرە زۆریان خۆشەوێن حتا شەوی یەکەم چوین بۆ ناوچەی ئومدۆم یعنی کە چوینە ئەوێ سێرەکەی تەپڵ لێدرێ تەپڵ و ئەمانە ترێمەش نەمانزانین ڕاستیەکەی چییە تا لە مزگەوتەکە کە دانیشت بووین نوێژی عیشەمان کرد سەرۆکی ئەو گەڕەکە بڵێ ناوەکو دەمسپی و ڕێشتوی ئەمانەیە وتی ئەم تەپڵە بۆ دووشت لێدرێ یا بۆ ڕاگەیانی شەڕە یان بۆ دۆست و ئەحبابەکەمان لێدرێ ئێوە دۆست و ئەحبابی ئێمە ینی الحەمدلله ئەوە زۆر باش بوو کوردیشان لە ڕادە بەدەر زۆر خۆشەوێ ینی ئێمە من خۆمەر جلی کوردیم لەبەر کردووە بۆ ئیمتیحانەکە ینی زۆربەی زۆریان کوردیان ئەناسی ئەما مثلا إحنا من شمال العراق من الكردستان يعني هني كان أيان زاني هني كان نيان زاني أيوة مثلا أين يقع هذه المنطقة وأنا هبوايا ودي ودم منطقة كويتة شوي بلان بحكمي لبيشترى أوان زوربيان زانياري نبو الحمد لله إما زور خوشويست إما أنا بيني أود أحفاظ صلاح الدين الأيوبي أهلا بكم مثلا شيخ يجيتي أبو دائما لقبل ما نقول لنا أوتيلك
كأجش بمعنى يود أهلا بكردستان العراق يتر أوان طبعا وشي الشيخ بكاريانا يعني وكو برز وكو كاكو أمانة يعني الشيخ الكردي مثلا شيخ العراقي أبو شوازي إما ينزور خوشويز زياتر بجل كان إيش منزور سرسامبون حتى يملا كتاب خانية قاعدين يشتموا ولا كتاب خانية بلين أو رخراوة كتوين امتحان كمان تيادا بينس قاتبوك قاتي يكمي كتاب خانة بو الكتاب خانية قاعد وصابين بو كتاب أمانة نسيري في سوداني سيري هر تفرنج يعني سيري هر جلكي منو ما مصامير بانيا كر من جلي شالي كرديم لبرابو ما مصامير بانيش لبرابو يعني هر سيري كر تباكم لي برسيتي او بو سيري ام جلانا كي او برسيارك وتي هاتشي سيري ام جلا زور شرعيه وتي ام جلي كردي بيالن حتى وقتي خوي من زور لسر كردم خوندو توا جلي افراتا كردي كان يشتن جلي كردي افراتان زور شرعيه الحمد لله يجي جلا شرعية كان يعني إما ينظر خوشويز لو بابتوا حتى يعني ريزو أمانش ما هو قولي تايبز بزور شو أوان بلين تأسي كذنب ولا وبيش برشاو كرديك باش دار سوشتت كرد وتارد دا يعني بوني خود ناساند باسد لو نكر كم من كرد مو خلقي أبي مو يعني ما بس من بيامي كدنا جاند ولا ريقصو بدل لجلو برجو أو يك قترابي من كرده هيج قصو بيامي كتبوا بو كومالجي نيو دولتي أبو أمادة بواني أو كاش بركيه. بالله لتشند مقابلة تقريبا شاشة مقابلة كراين سيد دوانسياني شي تلفزيوني وشوارداني راديويش ليه أما جمع بيدا حتى الذي يقدواني كان وتيان أبا كردي بو ما قصب كو بيقرب عربي بيقينو بعربي بوش هذا بو إزماعي كرديش ببيسين يعني أويان هبو برا يعني إما الحمد لله من زيادة لقال أو متسابقانا بيش برشي كاركاني والله كان يتر يعني تعارف ما كردو يكتري مع الناس يعني زور براسيها زان يعني زور بعشر بيدام لسر كردستان لسر يعني لسر مثلا خوشويسي أهل كرد يعني كرد بو قرآن مثلا لسر وكل منطقي كردي يعني وكل كش منطقي شاخوي يعني حتى يسا لقال أو كسانا لبيونديام هميان يعني مثلا عماني رفيق من نرويجي رفيق ما إماراتي أمانة يسا لبيونديين لرجاء إنترنت وهميان ألين عسى أن نزور كردستان باشكم إن شاء الله بين بو كردستان بين بو هلبجة يعني زور باشا كاك بختورتو لماوي من داليتو تايستا حزد لشوازي قرآن خوێندنی کێ بۆ بەتابەت لە قاری ئەمیسریەکان يعني هەمیشە حەزت کردووە لە ئاسایی کامیان بکەیتەوە بەڵێ وڵی ڕاستیەکەی ئەوانەی کە من زۆر کاریگەرم پێیان بوونەیەکی لەوانە شێخ عەبدوڕەشید سۆفی کە لەوێ سەرۆکی لیژ نەبوو بەڕاستی خەڵکی کوێ خەڵکی سۆماڵە بەڵام جنسی قەتەری هەیە ئێستا لە قەتەر دانیشێت يعني ئەبێ و کەسی کە دیاریەکەی طبعاً ڕێزمان هەیە بۆ قوڕاکان بەڵام ئەبێت زۆر متقین بێت چونکە تەنانەت هەندێک لە قاریەکان هەیە ئێمە لە شکۆ کەرامەتی کەسیان کەم ناکەینەوە لە ڕێز و ئەمانیان بەڵام هەندێکیانەیە ینی هەڵەی وردورد دەکەن لە تەجویددا و یەبێ کەسێک بێ کە زۆر زۆر باش بێت بەڕاستی خۆت تۆ تەقلیدی کێت کردوتە یا بەدەر لە پێشبڕکێکە ینی هەر لە ژیانی ڕۆژانی خۆتا لە بەرنوێژی کردندا تا چەند حەزت کردووە لە ئاسایی کام یەک لە قاریەکان بکەیتەوە من وەکو لاسایی هەوڵم ماوە لاسایی بکەمەوە بەڵام بەڕاستی نەمتوانین بۆیە الحەمدلە ئەم دەنگەی ئێسام بڵین پارچەیەکە لە سەوتانی چەندەها قاری ینی ئەمن کۆ کردوێتەوە وا دەرێبڕم و الحەمدلە ینی وەکو تەقلیدی ڕسمی لە کەسیان ناچێت بەڵام ئەچێ بەلای هەنێکیانە بۆ لەوانە فارس عەباد مەسەلەن خۆم سێ چوار جار پێم وتراوە کە ئەچێ بەلای سەوتی ئەوە ینی یەکێتر پێوتوم و شێخ عەبدوڕەشید سۆفی بەڕاستی ینی ئەوە زۆر باشە لەو ینی ئەگەر یەکێ بێوێ گوێیان لێ بگرێت وهروها دكتور أيمن وهروها طبعا منشاوي وعبد الباسط وحصري أمان بيستي كان آياتك يتر لقرآن بيروز بين بدنجي برزت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة
ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم صدق الله العظيم. دەنگدەر خۆش بێ لە ڕوانگەی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دەفەرمێت باشترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێ و خەڵکانی تریش فێر دەکا و کە دەڵێ دەبێتەوە بە چرا و ڕۆشنایی بۆ خەڵکانی دیکە. جەنابەت بەدەل لەوەی کە خۆت بوویتە قورئان خوێنە یا هەموو قورئانی پیرۆزت لەبەر کردووە تا چەند توانی بتەوە عیلم و زانست و ڕێ و شوێنەی کە خۆت قورئانی پیرۆزت پێ لەبەر کردووە بە خەڵکی تریشی پیشان بدەی و وەکوڵێ ببیتەوە بە مامۆستا بۆ خەڵکانێکی دیکە. بەڵێ الحملە ئێمە لە هەڵەبجە چەندها ڕێکخراوە بوونکەمانەیە و الحملە من خۆم هەر وەکو پێشتر ئاماژم پێدا من لە ڕێکخراوی ئیقرا ئەملەقی هەڵەبجە هەر لەوێ الحملە پێشتر تەلەبەم و ئێستا ژەر تەلەبەی قیرائەتم و الحملە لەوێژ مامۆستام چەندها تەلەبەم لەبەردەستایە پێیان نەگەیەن و دەرزیان پێڵێم الحەمدوللا لە بواری قورئان لەبەرکردندا و هەروەها لە مزگەوتەکەی خۆشمان لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب لەوێش لە دەرزی جومعان کە هەمانە ئەویش چەند تەلەبەیەکم لایە سوپاس بەخوای گەورەوە هەم الحەمدوللا یعنی وەک ئاماژەمان پێدا ئەوە بەس نییە قورئان لەبەرکە ئەی دوایەوە قورئان چیەکەی ئەوێ خەڵکیشی فێرکەی ئەبێ ئیشیشی پێ بکەی الحەمدوللا من توانیوە لەوە شاوکۆڵی شەوتێکی زۆر باش ببڕم و ئینشاءالله بەرەو پێشتریش دەچم تیایدا و هەروەها ئێمە بڵین زۆر ئەتوانین ئەوەش باسکەین کە ئەو ڕێکخراوانە ئەسەریان لە یەکەم لەوانەیە ئەو کەسە بڵێ وەڵای ئیسفادی نییە بەس بەڕاستی یعنی سەمەرە و بەروبوومەکەی دوایەکە دەرەکەوێت بۆیە من زۆر سپاسی ڕێکخراوی ئیقراءەکەم لەقی هەڵەبجە کە زۆر یارمەتیاوم بەڕاستی زۆر هاندەری من بوون و تاکە کەس بوون کە لە پێشوازیماندا لە گەڕانەوەماندا هاتن بە پێشوازیمانەوە چونکە ئەوە ژەماژە بێدین کە هیچ کەسێک و هیچ لایەنێک و ینی هیچ دەوڵمە هەتا هیچ کەسێک ناتوە بەدەمانەوە تەنها ماڵ خۆمان و مامۆستایانی ڕێکخراوی ئیقرا بەداخەوە کە ئەوەش یعنی ئەگەر ئێستا ئەوە بە حەقیقەتێک ئاماژەی پێبین ئەگەر یعنی گۆرانی بێژێکێکی تر وایە بەڕاستی زۆر گرنگی پێدرا چونکە ئەوە باسکەینەوە نازانم لەم 3-4 ساڵی ئەخیرا جەماعەتی گۆرانی بێژ بە حساب نوێنەری عێراقیان کردو نازانم لەم گۆرانی و ئەم بابەتانە تەنانەت هەموو شتەکانی لەسەر خۆیان بوو چونکە یعنی ئەوان حەز ناکەن لەم بابەتانە زۆر بێت بەڕاستی زۆر بەداخەوەی. کاک بەختەوەر کاتی بەرنامەکەم تەواو بوو من شتێکی وام نەماوە کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە یام شتێک زۆر گرنگ بێ لە بەرکردنی جەناب تا یان لەو پێش بڕکێدا یا لە هەر شتێکی دیکەدا من ئاماژەم پێنەدا بێ پێویست بکات جەنابەت باسی بکەین. باڵێ حەزەکەم کۆتا قسەم بۆ ئەوانە بێت کە ئەیانوێ قورئانی پیرۆز لەبەرکەن پێیان بڵێین کە یەکەم شت دەبێت نیەتیان خاڵیس و پاک بێت بۆ خۆی گەورە اینجا خۆی گەورە بە هەموو شێوازی گیارمەتیاندا دوورکەونەوە لە هەموو گوناهێک چونکە ئیمامی شافعی وەک دەفەرمێن کە ینی مامۆستاکەی پێوتە شەکەوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي چونکە گوناه ئەوەی کە لەبەرت لە بیرت دەباتەوە چ جای گەورە بێ یا بچووک چونکە تۆ ئەگەر لەسەر بچووک ڕاهاتی وردە بچووک دەکا بە گەورە بچووک دەبێت بە گەورە و هەروەها حتا بتوان قورئان لەبەرکەن چونکە بەڕاستی يعني ئەگەر ئێستا ئێمە ئەگەر هەموو ئومەی ئیسلامی ئەگەر هەموو قورئانی لەبەر بێت و هەمووی ئیشی پێ بکات بەڕاستی ئیسلام پێشەکەوێت یعنی ئێمە لەوانەیە لە وڵاتی خۆمانە زۆر گرنگی پێ نەدەین بەڵام هەر کەسە لای خۆی بتوانێت پلانێک و خشتێکی زۆر باش دانێت بۆ قورئان لەبەرکردن هەم بۆ خۆی چاکە هەم یعنی لای خۆی گەورە پلە و مەقامی بەرزە بێتەوە هەروەها بۆ دایک و باوکیشی باشە و هەروەها یعنی چەندەها فەزائیلی قورئان هەمووی باس کراوە هەمووی لەسەرەوە ئەگەڕێتەوە کە ئەو کەسێک کە قورئانی لەبەرە یعنی ئەگەر ئەوەشمان بیر نەچێ باسی گەین رب حافظ
يلعنه القرآن كانها حافظة القرآن لعنتي ليك ليه بوجي لأنه هجر القرآن حر لبري كردوه يعني وكو تشبيه نبي يك مصحف زيابو به هر كان أوش يعني بليطاوتين يك خلق بلين إشي بيبكي أجر تو بس إشي بيبكي تو بو خود بي سوادش أونية أبي خلقيشي بيتشاك خوازكي شكو خوي جورد فرميد وما كان ربك ليهلك القرى بظلم واهلها مصلحون نفر مصالحون مصلح كيه كسي كخوي تشاك خلقي شاك دك ابوي بيان بويان ويك القران لبركان يشي بيبكن خلقيشي بيتشاك بكن زۆر سپاس دەکەم و خوای گەورە سەربەرز و سەرکەوتوی دنیا و قیامەت بکات و بتکاتە نمونەیەکی گەش و جوان سەری کورد و کوردستان بەرز بکەیت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە زۆر خۆشحاڵ زێڕینەتان جێی شانازیمانی بەڕاستی زۆر بەداخەوە دەبوو لە فڕۆکەخانەدا کار بەدەستانی ئەم وڵاتە لایەنە پەیوەندیدارەکان وەزیری ئەوقاف حیزبەکان ئەگەر چی خۆشیان باوەڕیان بە قورئان و پەیامی قورئانە وایە دەبوایە تاجە گوڵینەی ڕێز و خۆشەویستی و مدالیای ڕێزیان کردایەتە ملی گەنجێکی بەهرەوەر کە توانیوێتی سەری کورد و کوردستانەکەی بەرز بکاتەوە بەڵام بەداخەوە وەکو مامۆستا گۆرانی شاعیر دەڵێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسی تا قەدری سنعەتکار وەکو عکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لێخندا ئومێدەوارین خەڵکی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لە ئاست گەورەی قورئاندا خۆیان بە گەورە نیشان دەدەن بەڵکو هەمیشە سەری ڕێز و نەوازش و تەوازعی خۆیان بۆ قورئان و قورئان خوێنەکان دانەوێن و لەر بتوانین قورئانی پیرۆز بکەینە چرای داهاتوومان و ڕۆشنایی ڕێگەمان. خوای گەورە کاک بەختەوەر سەربەرز و سەرکەوتوو بکە و نمونەی زۆر بێ بۆ کوردستان و کوردستانیان. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.